دوای چەندین ساڵ لە وەستانی شەڕی نێوان حیزبی دموکراتی کوردستانی ئێران و کۆماری ئیسلامی ئێران سەر لە بەیانی ئەمڕۆ بۆ ماوەی 2 کاتژمێر تۆپخانەکانی ئێران بە بیانووی پێشمەرگەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە چڕی تۆپبارانی گوندەکانی دەوروبەری سیدەکان و حاجی ئۆمەرانیان کرد. بەو هۆیشەوە هاوڵاتیانی گوندەکانی بەربزین و بێرکەم و بەنێ و دەرهۆڵ و کەتینە لە دەڤەری برادۆست و ئاژەڵدارەکانی دۆڵی ئاڵانە ئاوارە بوون. بەرەبیانی ئەمڕۆ تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران بەهۆی ئەم گرژەیەکە لە خاڵە سنوورەکان نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانەوە دروست بووە. تۆپبارانی ناوچەکەیان کردووە کە ئەمەش بریتە لە قوڵایی نزیکەی 15 کیلۆمەتر لە خاچی هەرێمی کوردستان کە ئەمەش بەشی هەرە زۆری بریتیوە لە ناحیەی سیدەکان کە ئەمە ناحیەیەک وەکەزانی کە ناحیەیەکی سنووری و بەسێگۆشەی سنووریەوە هەژمار ئەکرێت. لە ئەنجامی تۆپبارانکردنی تۆپخانەکانی ئەمڕۆی ئێران 5 کەس کە ژنێک و پیاوێک و 3 منداڵن لە کوێستانی ئاڵانە لە حاجی ئۆمەران بریندار بوون و لە دەڤەری برادۆستیش 10,000 دۆنم زەوی سوتا و بووە هۆی سووتانی ڕەز و باخ و مێشەهەنجی هاوڵاتیانی ناوچەکە. برای برد ئەمە ئاوارە هات نەخوارێ ئەوەش ماڵات جیرانێمەیە ئەو لەناو جوزاوم مای تۆپ هەلە لە حسابکە هەموو بە 200 متر لە ماڵان دوور ئەمەش هەموو ماڵ عیالە خورمە ئاوارە کرد و مەڕماڵاتی مەخرێ ما لەوێ ئەو پاوانی مەخر سۆتن بەخوای لە زەویەک توکایەکان ئەو زۆر بحساب ئەو تەمات هەمووی سۆتە ئەو پاوانە خۆی جارێ ناو جوزە حە زۆر زۆری سۆتە ئەو مێشە ئەو تشتە نەمایە حیوانێمە لە بێرێدا بوو کە لێیدا ئەو زۆر شەگەڕە لە هەنداوکەوە لێیدا هەتاڵانتە ئەو لەوەڕ و تشتە هەموو سۆت و دا لە حکوومەتی هەرێم دەکەنانە ئەو دیموکراتەن هاتیە ناو ئەو ملەتەی ئەگەر لە بە ئەو دیموکراتە تۆپبارانی نەیکرد هەمە ناو ملەتەی ئەو فەقیر و ژارە هەموو ئاوارە بوو هەموو ڕۆیشت هەیە تەماتەی کردیا تەماتەی خۆی بەجێهێشت هەیە مێشی بردیا مانەی مێشی بەخێوەکە لەو بەربزینەی بە ملیۆنە مێش سوتایە لەوەیە مەترسی شەیە تۆ باران کەتەوە ینی جەماعەتە لەوێ نەمەقەر لەوێنە تۆ بارانیەکە و خەرکەکە ڕۆی ئەمە پێش هەموو شتێک دەستخۆشی لە ئێوەکەین کە ئێوەش دەرسۆزیتانەکە هەمڕۆ لەو حاڵاتە هاتینە سەردانی ئێمە بکەن و لە خەم و ژارەکانی ئێمە بپرسن. بەڕاستی ئێمە داواکارین لە حکوومەتی هەرێم بە زووترین وەخت مەقەڕاتی دموکرات لە ناو ماڵێنەمە هەر بگری لە ناو گوندێنەمە هەر بگری یعنی بەڕاستی خۆش ناکەوی ئێستا من بچم لە بەحشقە شەڕ بکەم دژمنەکەم بەرامبەر و داعشە ماروخێزانی مشنێرە ئیران بە تۆپا لێ بدە لە پێناو چێ لە پێناو دموکرات و یان لە پێناو خێرکەچی دی خوددا قبولمان ناکە. دوای چەندین ساڵ لە وەستانی شەڕی نێوان کۆماری ئیسلامی ئێران و حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئەمڕۆ جارێکتر کۆماری ئیسلامی ئێران دەڤەری برادۆستی تۆپباران کرد و بەو هۆیشەوە چەندین گوندنشین ماڵ و حاڵی خۆیان جێهێشت و لە حاجی ئۆمەرانیش 4 هاوڵاتی بریندار بوون. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.